زۆر بەڕێز مامۆستا شێرزاد بەڕێوەبەری خوێندنی کوردی و بەڕێزان لە سەرپەرشتیاری کارگێڕانی سەرپەرشتیارانی خوێندنی کوردی بەڕێز مامۆستا فەرمید و ئەندامانی سکرتاریەت زۆر بەخێر بێن سەرجەم قوتابخانە ئەو قوتابخانانەی کە بەشدار بوونە یاخوا بەخێر بێن سەرچاو پێکەوە هەموومان دەقیقەیەک بۆ گیانی پاکی شەهیدان بە تایبەتی شەهیدانی مامۆستا دەوەستین. هەرم مامۆستایان نەبوون و کەسوکاری ئەم شەهیدە مامۆستایان نەبوون کە نەیانێش دەوام ڕابگرن لەم شارەدا و وەفایەک بوو بۆ خوێنی شەهیدانی منداڵ و کەسوکاری شەهیدان و بۆیە ئێمە لەم ڕۆژەدا لەم ساڵیادەدا داواکاری خۆمان ئاراستەی لایەنە کوردیەکانەکەین و ئەمڕۆ 28 تەمموزە ساڵ وەگەڕی ساڵیادی شەهیدانی 28 تەمموزە ساڵی 2008 ئەو خۆ پیشاندانەی کە هەموو شاری کەرکوو بە هەموو چین و توێژێکە و بە هەموو لایەنەکان پێی هەڵسان دژی ئەو یاسانی کە لە بەغاوە دەرەچێت بۆی جایەتر کورد نەچەوسێتەوە لەم شارە دژی ئەو کۆت و بەندی کە بۆ هەڵبژاردنەکانی شاری و دەریانەکرد بەڵام پۆلێک لە خەڵکی کەرکوو کە کۆمەڵێ مامۆستا سەرمەشقیان بوون خوێنیاندا لەو شارەیە بەڕاستی ئەمە هەموو ساڵێک یادیانەکەینەوە ئەم لەو ساڵیادەیە با بڵێن ئیشە پەروەردەیەکانمانەکەین تەکریمی و ڕێزدێنان بۆ قوتابخانەکانەکەین بۆ بەڕێوەبەرەکان بۆ مامۆستاکان بۆ قوتابیەکانەکەین لەو ساڵیادەدا وەک وەفایەک بۆ خوێنی شەهیدان ئێمە بە شەهیدانی 28 تەمموز دەڵێن ئێمە لە یادتان ناکەین و ئەوەی لە پێناوی خۆتان دانا ئێمە هەردەم ئەو ئامان زمانە و داوای یەکڕیزی ئێمان لە هەموو لایەن و خەڵکی کەرکوو کردووە بۆ ئەوەی ئامانجەکانی شەهیدان بێنەدی.